بۆ ڕای گشتی ڕاو بۆچوونی تەڤگەری ئازادی دەربارەی بارودۆخی کەرکووک. وەک لای هەمووان ئاشکرایە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بارودۆخی ناوچە کێشە لەسەرەکان بە تایبەتی شاری کەرکووک ڕووبەڕووی تەنگ و چەڵەمەیەکی زۆر و گیر و گرفتی جۆراوجۆر بووتەوە. ئەمە جگە لەوەی کە بەداخەوە لە پێش ئەو مێژوە نەخوازراوەشدا خەڵکی ئەم شارە ڕووبەڕووی قوربانیدانێکی گەورە بوونەتەوە. لە ئێستاشدا زیادبوونی گیر و گرفتەکان بەهۆی دەستێوەردانی زۆری دەوڵەتە هەرێمەکانەوەیە بە ڕێژەیەکی زۆر و ئەوەی جێگەی تێڕامانە ئەوەیە کە دەوڵەتی عێراق لە کاتی هاتنی بۆ شاری کەرکووک بە ناوی ئۆپەراسیۆنی سەپاندنی یاساوە و پاشەکشەکردنی هێزە کوردەکان و ڕادەستکردنی ئەو شارە بانگەشەی ئەوەیان دەکرد کە دەبێت کەرکووک بە سیستماتیکیانە بەڕێوە ببرێت و ماف و ئازادی بۆ سەر جەمپێکهاتەکان بەبێ جیاوازی دەستەبەر بکرێت. بەڵام بەداخەوە بەڵکو چوو لە ڕابردوودا ڕەخنێکی زۆر هەبوو لەسەر بەڕێوەبردنی کەرکووک لە گشت بوارەکاندا. لە ئێستاشدا خەڵکی لە هەموو پێکهاتەکان ڕەخنە لە کاربەدەستانی ئەو شارە دەگرن. بە نمونە شارێکی وەک کەرکووک ڕۆژانە بەرهەمێکی زۆری نەوت بەرهەم دەهێنێت و خاوەنداهاتێکی ئێجگار زۆرە، بەڵام جگەلەوەی هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری نوێ بۆ شارەکە دەرنەچووە کە جێگەی بایاغ بێت و استراتیجی بێت، پرۆژە کۆنەکانیش وەستاون و کاریان تێدا ناکرێت. جگە لەوەش هێزێکی زۆری ئەمنی ناوچەکەی تەنیوە، بەڵام بەداخەوە ئەم هێزانەش سەرکەوتوو نەبوون لە مەلەفی ئەمنیدا و ڕۆژانە بە بەرچاوی خەڵکیەوە لە ناوخۆی کەرکووک و قەزا و ناحیەکانی سەر بە کەرکووک هێرشی داعش و گروپە تروریستەکان بۆ سەر خەڵکی مەدەنی و سەربازی ئەنجام دەدرێت. سەرباری هەموو ئەم کێشانەش مامەڵەکردنی پارێزگار و کاربەدەستانی ئێستای کەرکووک مامەڵەیەکی نەژاد پەرستانەیە و هەر ڕۆژ بە بیانووی جۆراوجۆر کوردەکان لە پۆست و کارەکانیان لە فەرمانگەکاندا دوور دەخرێنەوە. ئێمە وەک تەڤگەری ئازادی ئەم جۆرە مامەڵەیە بەنار دروست و نایاسایی و نادیموکراتیانە دەزانین، هەرچەندەش کە دانوستاندن لە نێوان پارتە کوردیەکان و حکومەتی عێراق و پارتە تورکمانی و عەرەبیەکاندا بەردەوامە، بەڵام تاکو ئێستا ئەو هەوڵانە هیچ بەرهەمێکیان نەبوو بێ ئەنجام بوون. بۆیە ئێمە وەک بەشێکی زۆری لە لاوازی کورد لە کەرکووکدا دەگەڕێت بۆ لاوازی کورد لە کەرکووکدا دەگەڕێتەوە بۆ بە هەندوەرگرتنی بەرژەوەندی حیزبی زیاتر لە بەرژەوەندی نەتەوەی و نیشتمانی. نمونەش بۆ ئەم ڕەفتارە کۆنەبوونەوەی لیستی برایەتی بوو لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بەداخەوە ئەگەر پێکەوە هەماهەنگ بوونایە و بەرژەوەندی تەسکی حیزبیان وەلا بنایە، ئێستا بە دەستێکی قورسترەوە لەگەڵ هێزەکانی کەرکووک دادەنیشتن. بۆیە بە شێوەیەکی گشتی بارودۆخی کەرکووک تا دێت زیاتر بەرەو هەڵدێر دەچێت و زۆرێک لەو هێزانی کەرکووک بۆ بەرژەوەندی خۆیان لە ئێستا و ڕابردووشدا گۆڕ دەدەن بە هەڵگیرسانی شەڕی مەزهەبی و قەومی و ئاگری بۆ خۆش دەکەن. ئەمانە کێشەگەلێکن کە ئەگەر بە زوویی و بەبوونی ئیرادەیەکی بەهێزەوە چارەسەر نەکرێن، کەرکووک بەرەو شکستی زیاتر دەبن. لە هەبوونی کێشەگەلێکی بۆ ڕەنگەدا ناتوانین بڵین پرۆسەی هەڵبژاردن و سەرژمێری کەرکووک بە سەرکەوتووی ئەنجام دەدرێ و بەرهەمدار دەبێت. هەرچەندە وەک تەڤگەری ئازادی بوونی یەکلیستی پارتە کوردیەکان لە هەڵبژاردنەکانی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکاندا دڵخۆشی کردین و بە بابەتێکی گرنگ و چارەنووسازی دەبینین کە پێویستە هەموو ئەو لایەنە کوردیانە کە واژۆیان کرد لەسەر یەکلیستی کورد لە شاری کەرکووک پابەند بن بۆ ڕێکەوتنەوە بۆ بەرژەوەندی خەڵکی شارەکە و سازش لەسەر پۆست و هەندێک ئیمتیاز لە ناو خۆیاندا بکەن کە بێگومان مامەڵەکردن لەگەڵ پێکهاتەکانی تری کەرکووک بە شێوەیەکی دیموکراتیانە کارێکی ژیرانەیە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە هاوردەکردنی خەڵکێکی زۆری ناوچەکانی خواروی عێراقە بۆ ناو کەرکووک لە پلانیاندایە دیموگرافیای شارەکەی پێ بگۆڕن. هەر بۆیە ئەوەی لە هەموو ئەو کێشە و گرفتانە ڕزگارمان دەکات عەقڵیەتێکی دیموکراتی خوازانەیە بۆ بەڕێوەبردنی کەرکووک و ناوچە کێشە سەرەکان بەگشتی. تەڤگەری ئازادی، کۆمەڵگای کوردستان.